باش بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن سپاسی ئامادەبوونتان دەکەین. خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزان لە تۆڕی دادپەروەری بەندیەکان لە عێراق کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە بۆ دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە مەبەستی پێشکەشکردنی خەڵاتیان بەهۆی پابەندی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی سەرجەم ئەو ڕاستپاردە نێودەوڵەتیانەی کە هەن و هەروەها پراکتیزەکردنی ڕێنمایە گشتیەکان و ڕێنمایە جیهانیەکان لە کاتی لێکۆڵینەوە لەگەڵ تۆمەتباراندا. ئەو دەست پێشخەریەی کە بەڕێزیان خەڵاتیان پێشکەش کردووە بۆ مەبەستە بریتە لە دەست پێشخەری تۆمارکردنی کاتی لێکۆڵینەوە لە کاتێکدا کە لێکۆڵین لەگەڵ تۆمەتبارانە دەکرێت کە ئەمە خۆی بۆ خۆی چەندین سوودمەندی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ دادگاکان و هەروەها سوودمەندی خۆی هەیە بۆ پاراستنی مافی تۆمەتباران لە هەمانکەن. ئێستاش داوا لە بەڕێزیانەکەین دەرفەتیان پێدەدەین بفەرمونون بۆ ڕوونکردنەوەی خۆیان دەربارەی خەڵاتەکە و لە هەمان کاتدا بۆ دەستگای ئاسایش هەرێمیان هەڵبژاردووە تاوەکو ئەو خەڵاتەی پێبەخشن بە سوپاسەوە. ئەو کاتتان باش ئامادەبوانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کە تۆڕی دادپەروەری بەندیەکان لە عێراق لە چوارچێوەی خەڵاتێکی ساڵانە کە بە خەڵاتی ماندێلا ناسراوە ڕای دەگەینە ساڵانە بۆ دامەزراوە و کەس هەیە کە پێشنیاری ناو یا کەس بکەن بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە. طبعاً ئامانجی سەرەکی دانی ئەو خەڵاتە بۆ باشترکردنی ڕەوشی با بڵێن دادوەریە لە عێراق و لە هەرێمی کوردستان وەکو کردەیەکی نێودەوڵەتی لە ناوخۆی عێراق ئەو تۆڕە پێی هەڵدەستی. بۆ ئەم ساڵ تەنها دەمەوێت ئەوە ڕوون بکەمەوە زیاتر لە 16 دامەزراوەی جیاواز پێشنیار کرابوون کە ئەو خەڵاتە وەربگرن بۆ ئەو کارانەی کە ئەنجامی دەدەن بۆ ئەو دەست پێشخەریانەی کە دەیکەن. بە خۆشحاڵیەوە 3 دامەزراوەی جیاواز لەلایەن لیژنەیەکی پسپۆر کە هەمویان کەسایەتی نێودەوڵەتین ئەو خەڵاتە دەستنیشانەکەن. ئەو دامەزراوانە کە یەکەمیان دامەزراوەی سزنی گەورانی بەسڕایە کە لەوێ سەردانمانکردن خەڵاتەکەمان پێدان و هەروەها چاکسازی ژنان و ئافرەتانی دهۆک ئەوانیش خەڵاتەکەیان وەرگرت. ئەمڕۆ کە لێرەین لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە سوپاسەوە دەمانەوێت زۆرتر کاتەکە لە کۆنگرەکە بەوە بدەین بۆچی ئەو دەستگایە چۆن پێشنیار کراوە و لەسەر چی خەڵاتەکە وەردەگری. دەزانم ئەوە گرنگی ئەساسی خوشکبرانی ڕۆژنامەنووسە بیزان. یەکەم بە سوپاسەوە کاک ئەحسان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئەوان پێشنیاری ئەو دەست پێشخەریەی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی بۆ بابەتێک کە لە ناو سپۆڕانی کە خەڵاتەکە دەدەن جێی سەرنج بووە ئەویش چۆنێتی با بڵێن تۆمارکردن یا ڕیکۆردکردنی شێوازی لێکۆڵینەوەکان کە ڕێگریەکی باش دەبێت لە مەسئلەی ئەشکەنجە. یەکێک لەو بربەستانەی لە عێراق هەیە و لە چوارچێوەی ڕاستپاردە نێودەوڵەتیەکان هەیە ژمارەیەکی زۆری ئەوانەی لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت بەشێکی ئەو دانپیانانەی کە دەیدەن لە چوارچێوەی ئەشکەنجەیە و ژمارەکانی دەسەڵاتی دادوەری و ناوەندەکانی عێراقی ئەوەی سوپات دەکەن کە زیاتر لە 80% ئەوانەی دەستنە بەردەمی دادگای پسپۆر ئەقوالەکانیان ڕەتەکەنەوە بەوەی کە لەژێر ئەشکەنجە ئەو دانپیانانیان کردووە. کاتێک دێین کامیرە دادنین بەڕاستی زەمانەتێکی تر زیاد دەکەین بۆ ئەوەی تەواوی ئیلتیزامات یاساییەکان جێبەجێ بکەین کە بە هیچ شێوەیەک نابێت لەژێر ئەشکەنجە دانپیانان وەربچین. بۆ ئەو مەبەستە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەشی لێکۆڵینەوە یەکەم دەست پێشخەری بووە لە ئاستی هەموو عێراق کە دەستی بۆ بردووە بەوەی کە تەواوی لێکۆڵینەوەکان تۆمار دەکرێت ڕیکۆرد دەکرێت بەمەش چارەسەری دوو گرفتی گەورە دەکرێت. یەکەمیان ئیدعاکردنی ئەشکەنجە، دووەمیان کاتێک دادوەر یا سزادراو بانگهشتی یا باس لەوە دەکا کە لەژێر ئەشکەنجە دانپیانانی داوە دادوەری بەڕێز دەتوانی گرتە ڤیدیۆیەکان یا تۆمارکراوەکان وەربگرێ و لێکۆڵینەوەکە
لە قەول دەسەدەر دەبێتە شتێکی فعلی و بەڵگەیەکی مەلموس دێتە بەردەست بۆی کە ئەم با بڵێین دان پیانانە ئایا بەڕاست ئەشکەنجەی تێدا هەبووە یاخودنا بۆ ئەم دەست پێشخەریە کە یەکەمە و داوامان کردو لە ئاستی عێراقیش لەگەڵ بەرپرسانی عێراقیش کە لە هەموو عێراق ئەمە تەعمیم بکرێ وەکو ئەزمونێک و لە هەموو شوێنەکان کە لێکۆڵینەوەی تێدا ئەنجام دەدرێت تەواوی لێکۆڵینەوەکان ڕیکۆرد بکرێ بۆ سەلامەتی پرسێکی گرنگ کە ئەویش نهێشتنی ئەشکەنجەدانە لە چوارچێوەی پرۆسەی دادپەروەری لە دادگاییکردنی هەموو ئەو کەیسانەی کە ڕوبەڕووی لێکۆڵینەوە و یا تۆمەتبار تووشی لێکۆڵینەوە دەبێت بۆ ئەم مەبەستە بە سوپاسەوە جارێکی دیکە ئەم خەڵاتە ئەمڕۆ لە بەردەمی ئێوە دەبەخشینە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کە خۆی دوو بەش دەبی یەکیان بە تایبەت بۆ دەستگاکە بەگشتی و بە تایبەتیش بۆ بەشی لێکۆڵینەوە کە ئەمە پرسێکی گرنگە و بیرۆکەیەکی گرنگیشە کە پێم وایە خەمێکی گەورە دەڕەوێنێتەوە کە لە ڕابردوو هەبووە جا بۆ ئەو مەبەستە بس نخلص بعدين خوشحال و گەورە دەبین ئەگەر هەم کاک حاکم پشتیوان و کاک ئەحسانیش کە میوان ئەمڕۆ لێرێ بەڕێوەبەری گشتی چاکسازەکان بێنە ئێرە لەگەڵ ئێمە لە مەراسیمی خەڵاتەکە زێت نەبێ بێنە ئێرە شایەنم بۆ ئەوەی کردوتانە دەستان خۆش بۆ زۆر سوپاس کاکەسانێکی شهادەتش وەری بگرن لی هەرجە نابیان ئەوەی تر وەرگریوانی ئەمەشیان بە تایبەت بۆ بەشی لێکۆڵینەوە بە هیواین ئەزمونێکی گەورەتر بدەنە هەموو عێراق موفق شوڕەکەی خۆت دادنی بەڵێ بەدڵنیایی باسی ئەزمونەکە خەڵەش زۆر سوپاس خێراتنیە مولای بکەین زۆر سوپاس بۆ تۆڕی دادپەروەری لە عێراق کە بەم بەسەرکردنەوە شایستەیە بەم بەسەرکردنە گەورەیە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانی بەسەر کردەوە دیارە ئێمە جێی شانازیمانە کە لەسەر ئاستی عێراق بووینتە پارێزگایە کە بتوانین مافەکانی زیندانی مافەکانی مرۆڤ لە دەستگایەکی ئەمنی دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستان بتوانین ئەو شەرفەمان پێ بەخشێ و بتوانین مافی تۆمەتبار لای ئێمە پارێزرێن جێ خۆیەتی لێرەوە سوپاسی دادگای سلێمانی دادوەرە بەڕێزەکان بکەین بۆ ئەو ڕێنمایانەی بەردەوام کە لەگەڵمانان بۆ ئەو پێشنیار و بۆ ئەو بۆ چوونانی کە بەڕێزیان ڕوبڕووی ئێمە یەکەنەوە ئێمە ئیشکاری لەسەرکەین هەروەکو جێ خۆیەتی زۆر سوپاسی بێپایان ئاراستەی سەرجەم بەڕێوەبەرایەتی و بەشەکانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بکەم کە بەردەوام هەماهەنگی بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانەکانمان دیارە ئەگەر پشتگیری و هەماهەنگی بەڕێزیان نەبێت ئێمە ئەم کارە سەرکەوتۆمان پێ جێبەجێ ناکرێت هەروەکو جێی خۆیەتی زۆر سوپاسی بەڕێز سەرۆکی دەستگای هەرێمی کوردستان بکەین کە بەردەوام بەڕێنمایەکانی ئاگای لە ئیشوکارەکانمانە و ئاگای لە ناو بەڕێوەچووری کارەکانی ناو زیندانە و زۆر سوپاسی سەرجەم ڕێکخراوەکانی پاراستنی مافی مرۆڤ بکەین کە بەردەوام سەردانمان بکەن هەروەها ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە زۆربەی کارسەردانی زیندانەکانیان کردووە و چەندین ڕێنماییان پێداوین لەسەر هەڵسوکەوتمان و شێوازی لێکۆڵینەوەمان لەگەڵ زیندانیان لێرەوە جێ خۆیەتی زۆر سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین کە بەردەوام کار و چالەشەکانی دەستگای ئاسایشیان بە شێوازی دەنگی و ڕەنگی گەیاندۆتە گوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاوەکو ئێمە لە ڕێگەی بەڕێزیانەوە بتوانین شایستەی ئەوە بین کە ئەم دیاریە وەرگرین دووبارە سوپاسی ئەم بەڕێزاناکەین سوپاسی هاتنی ئێواکەین زۆر سوپاس بۆ خۆتان و بۆ کەناڵەکانتان و بۆ بەڕێزانی کە عەزیزیان کێشەوە بەسەریان کردینەوە
زۆر سوپاسان دەکەم.